ڕێکخراوی سروشتی کوردستان لە ڕێگەی چەند فۆتۆیەکی هونەریەوە لە بەردەمباخی گشتی سلەیمانی پێشانگایەکان بۆ چەند فۆتۆگرافەرێک کردەوە و فۆتۆکان بە شێوەیەکی گشتی باز لە سروشتی کوردستان بوو. ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان پێشتر کارمان کردووە بۆەوەی ئەو کێشە ژینگەیانی کە هەیە وەکو زەنگێکی مەترسیدار بیگەنین بە بەرپرسان و بە هاوڵاتیان. بەڵام بەشێک لەو کێشانە لە ڕێگەی چالاکی جۆرا و جۆرە بوون. ئێمە ئەمڕۆ بە باشمان زانی کە لە ڕێگەی کردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافیەوە ئەو کێشە ژینگەیانەی کە هەیە ئەو مەترسیانی لەسەر ژینگەی باشووری کوردستان هەیە بتوانین بیگەێنین. سەر لە بەیانی ئەمڕۆ ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کێشەکانمان بەدەسەڵاتداران گەیان. دوانی وەڕۆی ئەمڕۆژ لە سلێمانی ئەو کێشە ژینگەیانی کە هەیە بە هاوڵاتیانمان گەیان، چونکە پێمان وایە لە ڕێگەی دەسەڵاتداران و هاوڵاتیانەوە کە دەتوانین ئەو بەکاتێکی کەم ئەو پەیامانەی کە هەمانە و بە خێراترین شێوە بیگەێنین پێیان. سەرجەم فۆتۆکان 18 فۆتۆ بوون. ئەو کارە ساتانەی کە بەسەر ژینگەی کوردستاندا هاتبوو دایانگێڕایەوە. فۆتۆکان 18 فۆتۆی ژینگەین کە کارەساتی ژینگەی نیشانەدەن، 10 فۆتۆگرافەری ژینگەی تیان ناکاریان کردووە کە بەشێکیان ئەزمون و تەجروبەی تایبەتیان هەیە و زیاتر ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە نیشاندانی ئەو کێشە ژینگەیانەی بە شێوەیەکی گەورە و زەق. بۆیە بەدڵنیایەوە گە تەماشایت ئەو وێنانە بکەی ئەو وێنان ئەو کێشانە و کارەسات دەبینیتەوە. بڕیارە ئەم پێشانگا فۆتۆگرافیا ببرێتە شارەکانی دیکەی باشووری کوردستان تاکو فۆتۆگرافران بتوانن ئامانجەکانیان بگەێنن. لەبەرەی ڕێکخراوێکی ژینگەین هێندەی ئامانجمانە کە کێشەکە وەکو کێشەیەکی ژینگەیی نیشان بدەین، هێندەی ئامانجمان لەسەر کارمان لەسەر لایەنە هونەرەکەی نەکردەوە، بەڵام بەدڵنیاییشەوە لەو ڕۆژەوە ئێمە یەکێک لەو ئەندامانەی کە ناو لیژنەکەمان کاری کردووە لە ڕووی هونەریەوە ڕەچاوی ئەو خەڵەشمان کردووە، بەڵام زیاتر نیشاندانی کێشەکە و کێشەیەکی گەورەی ژینگەیی. ئەوشمان بیر نەچێت ئەم پێشانگایە تەنها ئەمڕۆ لێرە نابێت، دەبرێتە ناوچەکانی تری باشووری کوردستانیش. هیوادارم کە زۆرترین شار و شارۆچکەی باشووری کوردستان بگرێتەوە و تەنانەت بە گوندەکانیشەوە. ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوێکی ژینگەییە، لەسەر بوارەکانی ژینگە کار دەکات و ئامانجی پاگراگرتنی ژینگەی کوردستانە.